بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست شەپۆلێکی گەرما ڕووی لە هەرێمی کوردستان کردو و بەپێی بەڕێوەبەرایەتی کەشناس و بوومە لە زانزانی هەرێمی کوردستانیش بێت لە هەندێک ناوچە پلەکانی گەرما نزیک بوونەتەوە لە 50 هەروە لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقیش پلەی گەرمی لە هەندێک لە ناوچەکان 50 پلەی سەدی تێپەڕاندووە. لە بەردامی ئەمڕۆ قسە لەسەر هۆکاری بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان دەکەن لەگەڵمانە. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزان دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستە ژینگەیەکان لە سۆوی سەرکێڕوا دواتریش دکتۆر هەڵەت ڕەشید پسپۆڕی جوگرافیای سروشتی و دکتۆر هەژان نەوزاد پزیشکی پایە بڵندی هەناوی لەگەڵمان دەبێت باز لە هۆکاری بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کاریگەری لەسەر خەڵک قسە لەسەر و پرسە دەکەین. کاک دکتۆر بەخێر بێن سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرەتا لەو بپرسین گەرما لە ئەنجامی چیەوە دروستێ بەر لەوەی کە سەرەسەرە و شەپۆ لە گەرمایەکەین کە هاتووتە هەرێمی کوردستانەوە؟ بەڵێ ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ڕاستیە ئەم سەردەمە پێوتێ سەردەمی مرۆڤ یا ئەنترۆپین، ینی مرۆڤ ئەمە خودی خۆیەتی کە هۆکاری سەرەکی بۆ ئەم گەرمایی ئەم کات و ساتە. بێگومان لە دوای شۆڕشی پیشەسازیەوە ئەبێ ئێمە ئەو ڕاستیە بزانین لەگەڵ زیادبوونی با بڵێن دانیشتوانی سەر ئەم هەسارەیە و زیادبوونی خواستەکانی و زیادبوونی زیابەکاربردنی وزە بە تایبەتی و وزە نەوتیەکان ئەمە بوونە هۆکاری ئەوەی کە هەندێک گاز هەیە لە ناو بەرگەهەوە کە ئەم گازانە پیانەوتەیە گازی خانۆپلاستیکیەکان. ئەم گازانە خۆی بە سروشتی بوونی هەیە و ئەگەر ئەم گازانە بە سروشتی بوونی نەبوایە لە ناو بەرگەهەوە یعنی پلەی گەرما یعنی هەتا ناقص 18 ئابەزی لەسەر ئەم هەسارەیە. بەڵام بوونی ئەم گازانە بە ئەندازەیەکی با بڵێن لۆجیکی ئەوەی کە سروشت خۆی فراهەمی کردو و ڕەخسانێتی وای کردووە پلەی گەرما یعنی تێگڕای جیهانی 18 بێت. بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە دوای چالاکی مرۆیی زۆر ئاستی ئەم گازانە کە سروشتەکان خۆی لە 5 ئایبینێتەوە بریتین لە دووەم ئۆکسیدی کاربۆن، نایترس ئۆکساید، گازی میسێن لەگەڵ ئۆزۆن لەگەڵ هەڵمی ئاو. ئەمە سروشتەکانن. بەدەر لەم سروشتیانە مرۆڤ بۆ ویستی خۆی کۆمەڵی گازاتی تری دروست کرد بە ڕێگەی کیمیاوی کە ئەمە گازی کلۆرۆفلۆرۆکاربۆنەکانە. پێر کلۆرۆفلۆرۆکاربۆنە، کلۆرۆفلۆرۆکاربۆنە، هایدرۆکلۆرۆفلۆرۆکاربۆنە، سەلفەر هێکسافلۆرایتە. ئەم گازانەیە یەکێک لە خەسڵەتەکانی ئەوەیە لە ناو تیشکی ڕۆژ کۆمەڵی شەبەنگی جیاواز ڕوو لە هەسارەی زەویەکە یا ڕوو لە ڕووی زەوی ئەکات. ئەو شەبەنگانە خۆی لە شەبەنگی با بڵێن تیشکی ڕۆژ لە تیشکی گاماوە تایەتی، تیشکی کەونی تایە، تیشکی ئەکسی تایە، ئەکسڕەی تایە و تیشکی یوڤی تایە. ئەمانە چینەکانی بەرگەهەوە ڕێگری ئەکەن لەمانە. بەڵام تیشکی بینرا و دوای تیشکی بینرا و با بڵێن شەبەنجێک هەیە کە پێوتە ئینفرارێت، تیشکی ئینفرارێت. یەکێک لە خستڵەتەکانی ئەم شەپۆلە یا ئەم شەبەنگە ئەوەیە کە گەرمی لەگەڵ خۆی ئەهێنێ.
يعني ئەمە خۆی بە سروشتی گەرمی لەگەڵ خۆی ئێنێ ئەو گەرمیە بە سروشتی ئەبێ کاتێ لە عەرز ئێهات ئاراستە بێتەوە بچێتەوە بۆ دەرەوەی بەرگەهەوە بچێتەوە بۆ دەرەوەی بەرگەهەوە بەڵام ئەم گازانی کە ناومان هێنا کە بە گازی خانۆپلاستیکیەکان ناوزەند ئەکرێن یەکێ لە خەسڵەتەکانی ئەوەیە ئەم گەرمایی کە بە تشکی ئینفرارێتە هەڵی ئەمژێت نایڵێ بگەڕێتەوە کە هەڵی مژی پێتێ گرین هاوس گاز ئفکت کە هەڵی مژی خۆی گەرمە بێ کە گەرم بوو خۆی ئەنجا لەگەڵیشە بەرگە هەوا گەرمەکات و ڕووی زەوی گەرمەکە باشە بەس بەڕێز وت سەرەتا 105 سروشتی ئەو گازانە دوای ئێستا بۆتە 118 ئەنی مەترسەکەی زیاد بێ بۆ نمونە ئەکەوێتە سەر جۆرەکانی ئەمڕۆ مەسەلە CO2 بە پلەی یەکەم لە هەمان زیاد بووە بە دوایە باڵێن گازی میسانیت بە دوایە نایترس ئۆکسایتە ئەنجات گازی ئۆزۆنیت بەڵام کێشەکەل لەم گازانە ئەزین لە چیاخۆ بین تۆ کاکەکیم ئەوەیە توانای بە گەرمبوونیان جیاوازە بۆ نمونە کامیان لامی زیاتر وارمین پۆتێنشیال ئەپێوتێ گلۆبال وارمین پۆتێنشیال توانای بە گەرمکردنی CO2 دووەم ئۆکسیدی کاربۆن کە ئەمڕۆ گازی سەرەکیە یەکە بەڵام ئەگەر بین ئێمە بۆ گاسی میسین بین بگەڕین نزیکەی 20 ئەوەی CO2 توانای بە گەرمکردنی هەیە ئەگەر بۆ نایترس ئۆکساید بچین ئەمە 310 جار توانای بە گەرمکردنی لە دۆمۆکسید کاربۆنە لە هەمووی کارەساتر گازی کلۆرۆفلۆرۆ کاربۆنەکانە ئەمە بەدەیان ینی بە هەزارەها جار توانای بە گەرمکردنی زیاتر لە گازی CO2 بەزە و گازانە سەرچاوی دروستبوونیان چێ بە نوان ئۆکسیدی کاربۆن دووەم ئۆکسیدی کاربۆن ئەمە خۆی ئەبێ با بڵێن لە سروشتە بەڵانسی ڕاگیرێت بەڵانسی ڕاگیرێ ئەم گازە لە هاوسەنگیا بێت ئەوەی کە هاوسەنگی دروستەکە بۆ گازی دووەم ئۆکسیدی کاربۆن کە ئەمڕۆ مرۆڤ خودی مرۆڤ هۆکارە بۆ زیابوونی لە ناو بەرگاوە بۆ نمونە وێزگەی کێ لە با بڵێن نیویۆرک پێوتێ وێزگەی ماونالۆ ئەمە بەردەوام کولی هەفتەیەک تێگڕای با بڵێن بوونی ئەم گازە لە بەرگەهەوا دیاری ئەکات ئێستا بۆ مانگی پێنج کە دیاری کردووە ئاستەکەی بووە بە 490.13 ppm لە کاتێکە لە شۆڕشی پیشەسازی ئەم گازە بوونی لە ناو بەرگەهەوا 270 ppm بۆ 270 بۆ 400 یعنی 19 بزانە چەند زیای کردووە طبیعی من ئەوە پسوەریەکەم کولی مانگ و کولی ساڵێ بە دواچوونیەکەم هەموو ساڵێک بە ئەندازەی 2 بەش لە ملیۆن بۆ 3 لە ملیۆن زیای کردووە کاتێککە ئەمە زیا ئەکات و ئاستی سەوزایی ڕۆژ لە دوای ڕۆژ لە کەمبوونە هەتا هاوسەنگی ڕاگرێت نێڵە زیاد بێت لەگەڵیش مرۆڤ بێجگەلەوەی کە ئاستی سەوزایی بەو ئەندازێنێ ڕۆژ لە دوای ڕۆژ پانتایە سەوزایەکان دارستانە سروشتەکان ئەبرێتەوە بۆ خودی بەرژەوەندەکانی خۆی کە ئەیبرێتەوە ئەو کاتە ڕێژەی ئەم گازانەی کە ئەم گەرمی تشکی ئینفرارێتە هەڵ ئەمژن ڕێژەکەی زیا ئەکات ڕێژەکەی بەو ئەندازەیە زیای کردووە کە ساڵانە تێگڕای پلەی گەرما ڕیکۆردی تازە تۆمارەکە بەس ئێستا بڵین ساڵان ئێستا پلەی گەرمی زەوی هەر بەگشتی لە هەموو جیان پلەکەی پلەی گەرمە بەرزە ئێستا سەر و یەک پلە بەرز بۆتەوە سەر و یەک پلە سروشتەکەی دەبێت چەند بێ بۆنەوە خۆی ئەوەی کە بابڵێن سروشتەکەی ینی تێگرای طبیعی ینی بابڵێن هەژدە پلە تێگرای جیهانی دیاری کراوە بەس ئەم پلەیە ئێستا سەر و پلەیەک بەرز بۆتەوە پێشببینی یەکرێت ینی لەم 50 بۆ 100 ساڵی داهاتوو بۆ 3 پلە ئەگەر هات بە تێگڕا چکە لە جەمسەری باکوور 3 پلە تۆمار کراوە لە جەمسەری باکوور لە ساڵی نەوەتەوە بۆ ئێستا 3 پلە تۆمار کردەوە و بەو هۆکارەوە پانتایی گەورە لە بەستەڵەکەکانی چ باشوور چ باکوور تواونەتەوە و کاتێککە ئەمە توا ئەتوێنەوە هەسارەی زەوی خۆی 5 بەرجی هەیە یەکێ لە بەرگەکانی بەرجی بەستەڵەکە بەرجی ژیانیە بەرجی ئاوە بەرجی هەوایە ئەم بەرگانە هەمووی پێکەوە کارەکەن کاتێ شێواندن لە بەرجێکە ئابێت هەموو بەرگەکانی تر شێواندن بەخۆیەوە بینێت بەرجی ئاو شێواندن بەخۆیەوە بینێ بەرجی هەوا شێواندن بەخۆیەوە بینێ بەرجی بەستەڵک ئەجا کاتێ بەرجی بەستەڵک
ڕوو لە تواننەوەکە ئەمە حەقت ڕوویاوە ئێستا ئەبینیت ڕۆژانە بە چەندەها پانتایی یاعی کیلۆمەتر لەم بەستەڵەکانە ئەتوێتەوە کە لە سا 68 ئاوی سازگاری جیهان بەڵێ لەخۆ ئەگرێ تێکەڵ بە ئاوی سوێر ئەبێ و ئاستەکەی بەرز بێتەوە. باشە بەس ئێستا وتە 19 هەموو پلە گەرمیەکە ئێستا ئەوەی کە بەرز بۆتەوە تێگرا طبیعی مەسە تۆ بینی لە هەندێک وڵات ئەمە بە پێی پلەبەندیت بۆ هێڵی پانی و هێڵی درێژی ئەم پلەیە ینی ئێمە کە باسی تێکڕاکەمان کرد جیاوازە تۆ بینی لە هەندێک ناوچە لە نزیک کەمەرەی زەویە تا 50 ڕات تا سەحالێن سەر و 50 مارکراوە بەس ناوچەی بەستەڵەکەکان عادەتەن تێگرا نزمترین پلەی گەرمای هەبوو بەس بە تێگرا وڵاتی گەرمترین وڵاتی دنیاە وڵاتە سارد کامیان ئێستا هەتا ئێمە بەرەو کەمەرەی زەوی بڕۆین بەڕوو هێڵی ئیستیوا بڕۆین ڕوو لە گەرمیەکەین و ڕوو لە شەیی ئەەکەین و ینی بەدەر لەوە ینی وەکو ئاماژەم پێکرد لە ناوچەی بەستەڵەکەکان سێ لە پلەی گەرما تۆمار کراوە کە بەرز بۆتەوە ئەمە لە مێژووی ئەم سەردەمانە بوو. سپاسەکەم دواتر دەین کوردستانیش بەڵام بچینە لای کاک دکتۆر هەژان کە بەڕێزیان پزیشکی پایە بڵندی هەناویە لەسەر کاریگەری گەرما لەسەر جەستەی مرۆڤ. دکتۆر سوپاس بۆ ئامادە بوونت سەبارەت بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە دیاریکراوی چ کاریگەریەک لەسەر تەندروستی و لەسەر لەشی مرۆڤیش دروست دەکات. سڵاوتان لێبێ و سڵاو بۆ کەناڵەکەتان. ساڵانە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە هاوینە لە مانگی 5 و لە 6 و ئیتر لە 7ەوە کە پلەکانی گەرما بەرزە بێتەوە ژمارەی نەخۆشەکانی ئێمە زیاکەن ینی ژمارەی و نەخۆشانەی ڕوو لە خستەخانەکەن بەرەو زیابوو نەڕۆن. هۆکاری ئێمە گەڕێتەوە بۆەوەی کە ئەم گەرمایە کە ئەم پلەی گەرمیە کە بەرزە بێتەوە هەم کێشە بۆ تەندروستی جەستە دروستەکە هەم کێشە بۆ ئەو خۆراکانە دروستەکە کە ینی مرۆڤ بەکاریانێنێ. بەگشتی ئەو کاریگەریانەی کە لەسەر جەستە دروستیەکە ئەوەیە کە ئەو ئینسانە مەسەلەن تووشی وشک بوونەوە ئاوێت مەسەلەن ماوەیەکی زۆر ئەوانەی کە زۆر لەبەر خۆرە ئابمێنەوە تووشی وشک بوونەوە بن تووشی هیلاکێکی زۆرە بن ئەو گەرمایە تەسیریان تێکە بە زۆری ئەو نەخۆشانەی کە مەسەلەن کێشەی گورچیلیان هەیە یا ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە هەناسەیان هەیە زیاتر تەسیر لەسەر ئەو نەخۆشانە ئاکا یعنی حتا ڕێژەی مردن بەو نەخۆشیانە زیاد ئاکات. بۆیە باشترە ینی ئەو کەسانەی کە مناڵن و ئەو کەسانەی کە لە تەمەنی سەر و 6 ساڵ بەرەو سەرەوەن خۆیان بپارێزن لەو تیشکە زۆری گەرما کە یعنی زۆربەی کات لە بینی سعات 11 بۆ سعات 4 کە پلەی گەرمی لەش ڕۆژەکە بەرزە بێتەوە ئەو کاتانە کە کێشەیەکی زۆر بۆ خەڵکو و بۆ تەندروستی ئینسانەکە دروست دەکات. بەڵێ دکتۆر سەبارەت بە بڵێن کاریگەری زیاتر ئەو پلە گەرمیە لە نێوان چ تەمەنێکدا کە زۆر خراپە لەو کاتانێک کە بەڕێ زووتر لە سعاتەوە بۆ 4 ئێوارە لەو بینە زۆر تشکی خۆر لێدا لە کام زیاتر لەسەر چ توێژێک کاریگەری خراپتر دروست دەکات؟ بەڵێ لە دوو توێژە زۆرە ئەم کاریگەریە لەوانەی کە مناڵن تەمەنیان لە خوار 15 ساڵەوەیە لەگەڵ ئەو تەمەنانەی مەسەلەن سەر و 6 ساڵ تەمەنی گەورەکان و بە تەمەنەکان ئەم دوو توێژە ینی کاریگەریەکی زۆریان لەسەر دائەنێت تەندروستیان بەرەو تێکچوون و بەرەو حاڵەتێکی نەخوازراوە چێت ینی زۆربەی ئەو نەخۆشانەی کە بینین یەنە لامان بۆ خستەخانە لەو دوو تەمەنیان ئەوانەی کە مناڵن و ئەوانەی کە تەمەنیان لە سەر و 6 ساڵەوەی و بە تایبەتر ئەوانەش کە نەخۆشی درێژخایانیان هەیە مەسەلەن نەخۆشی شەکرە نەخۆشی گورچیلە و نەخۆشی دڵ و نەخۆشیەکانی هەناسە ئەم توێژانە زیاتر ینی تیشکی خۆر و گەرما کاریگەری لەسەر لەشیان و لەسەر جەستەیاندانێ. بەس دکتۆر بەس بڵێن سکچوون حاڵەتی سکچوون ئەو نەخۆشیە دروست دەبێت نەخۆشی دیکەش دروست دەبێت لە ئەنجامی پلەی گەرمیەوە یاخود بەس ئەو سکچوون و ڕشانەوە هەیە دروست دەبێت؟ نەخێر نەخۆشی تریش زۆرە بە بۆنەی گەرماوە هەتا نەخۆشیەک هەیە جۆرێک لە نەخۆشی هەیە پێوترێ ئێرهاق یعنی ئەوانەی کە بە تیشکی خۆر هیچ سترۆکی پێوترێ بە تیشکی خۆر تووشی و نەخۆشیە بن و ئەگەنرێنە خەستەخانە. سکچوون و ڕشانەوەکە زیاتر بە بۆنەی ئەوەیە کە مەسەلەن ئەو گەرما زۆرە مەسەلەن کاریگەریە کاتە سەر خۆراک
ئەو خۆراکانی کە مرۆڤ بەکاریانێنێ مەسەلەن ئەوانەی کە هەڵەگیرێن جارێکتر گەرمەکرێنەوە مرۆڤ جارێکتر بەکاریانێنێتەوە ئەمانە تووشی سکشون و ڕەشانەوە دەکەن گەرماکە خۆی تووشی سکشون و ڕەشانەوە ناکە و هەروەها وەکو باسم کرد ئەوانەی کە مەسەلەن نەخۆشی دڵ و نەخۆشی گورچی لەو ئەمانە هەیە تووشی وشک بوونەوە بن هەندێک جار ئەبێتە هۆی مردن ئێستا وەکوی بینین لە وڵاتی کەنەدا گەرمایەک پێیا بوو شەپۆلێکی گەرما بڵاوەتەوە زیاد لە 500 کەس پێی مردووە یعنی سەبەبەکە هەر سکشون و ڕەشانەوە نییە چەندە نەخۆشیتە دروستەکە بەس وەکو ئەوەی کە چی بکرێت لە ڕووی بەتابەتی خواردن و خواردنەوە چی باشە لە وەرزی گەرمە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمە بەڵێ باشترە یەکەم ئەو کەسانە لە سەعات 10 بۆ سەعات 4 یا زۆربەی کات کە تشکی خۆر زۆر بەتینە نەچنە دەرەوە ئەمە یەک دووهەم لە ڕۆژەکانی هاوینە باشتر وایە ئاو زۆر بخورێتەوە فێنکەرەوە بەکاربێنرێ و خۆشتن مەسەلەن ئەتوانێ ئەو کەسە هەموو ڕۆژێ خۆی بشۆ خۆی فێنکاتەوە و ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایان و مەسەلەن نەخۆشی شەکرە و گورچی لەو ئەمانیان هەیە ئاو زۆر بخۆنەوە و مەسەلەن زۆر خۆیان هیلاک نەکەن ئیشێکی وا قورس نەکەن کە جەستەیان تووشی وشک بوونەوە ببێت بەڵێ بەزۆکو ساردەمەنی کاک دکتۆر خراپە بەکارهێنانی ساردەمەنی بۆ خۆفێنکردنەوە زیانەکەی زیاترە مەوەسم ساردەمەنی زیانەکەی زیاترە خەڵک زۆر لە وەرزی هاوین پەنای بۆ دەبە خراپ نییە وەکو بە شێوەیەکی عام ناتوانانی بڵێ خراپە یعنی بۆ فێنکردنەوە و بۆ ئەوە ئیسفادەی هەیە بەڵام هەندێک شت هەیە مەسەلەن زۆربەی ساردەمەنیەکان شەکرە یعنی مەسەلەن هەندێک کەس هەیە کە هەندێک جۆری نەخۆشی وەکو شەکرەوانی هەیە باشترە زۆر بەکاری نێنێ یا مەسەلەن وەکو خواردنەوە گازیەکان زۆربەی شەکری تایە باشترە ئاو بەکاربێنرێ لە جیاتی ئەو جۆرە ساردەمەنی و ئەو جۆرە خواردنانە ئەی وەکو میوە و سەوزە سەر خۆی ئاوی تێدایە باشە زۆرتر بکرێت بەڵێ بە تایبەتی ئەو میوانەی کە ئاویان زۆر تێدایە وەکو شووتی وەکو خەیار ئەمانە ئیسفادەی هەیە بەڵام بە مەرجێک زۆر جوان بشۆرێتەوە چونکە ئێستا بەم بەهۆنەی بەرزبوونەوەی تشکی بەهۆنەی بەرزبوونەوەی پلەی گەرمی و ئەم هەموو خواردن زوو تێگەچێت یعنی باشترە خواردن بە باشی بشۆرێتەوە بە باشی هەڵبگیرێ اینجا بەکاربێنرێت ئەی خواردنی سەر عارەبانە و ئەوانە وەرزە ئەوە بێگومان مەسەلەن کاریگەریکی زۆر خراپی هەیە مەسەلەن خواردنی سەر عارەبانەکان خواردنی هەتا مەتامەکانیش زۆربەی مەتامەکان لەوانەیە خواردنی گەرمکراوە بن بە خەڵک ئەوانەی سەر عارەبانە گەرمایەکی زۆر لێیە یا کاتێکی زۆرە مێنێتەوە یا هەندێک جار ڕۆنەکەی بەکارهێنرێتەوە بە تاکید ئەو نەخۆشانەی کە سەردانمانەکان زۆربیان جۆرێک لە جۆرەکان لەو خواردنانیان خواردو و تووشی هاوکردنی ڕیخۆڵەکان و وەکو چۆن پێڵێ فود پۆیزنین ژەهراوی بوون بە خۆراک بوون بەڵێ وەکو دو پرسیار مەگە خۆش شتێکت ما بێ سەبارەت بەوەی کە لەسەر پێستیش کاریگەری بەکارهێنانی باش نییە بەڵێ سەبارەت بە کاریگەریەکانی جگە پێستوانە دەکرێت چی بکرێ چی بەکاربێنرێ عینەک و کڵاو ئەوانە باشە بۆ وەرزە باشترە ئەوانی کاچنە دەرەوە دژەخۆر بەکاربێن دژەخۆر لە هەموو شتێک باشترە بە تایبەتی پێشەوەی بچیتە دەرەوە بە نیو ساعت دژەخۆر لە خۆت بێ و بەکارهێنانی کڵاو و ئەم شتانەش ئیسفادەیەکی خۆی هەیە بەڵام دژەخۆرەکە لە هەمووی باشترە پێستە پارێزێ لە وشک بوونەوە و ئەمانە و باشترە ئاوت پێ بێ لە ڕێگا دایم ئاو بخۆیتەوە بۆی نێڵی جەستە دووشک بێتەوە و پێستە دووشک بێتەوە باشە ئەی تا گەرمی زیاتر دەکات خەڵک زۆر لە وەرزی هاوین شەر بەکاری دێنێ تا گەرمی زیاتر دەکات ئەفو لە پرسیارەکە نەگەیشت تا خواردنەوە کە خەڵک لە وەرزی هاوین شار بەکاری دێنێ گەرمی پلەی لەش زیاتر دەکات ببوورە تێنەگەیشتم بەڵێ سەبارەت بە چای تا خواردنەوە بەڵێ خواردنەوەی شلەمەنی گەرم و ئەوانە چا خواردنەوە خۆی شلەمەنیەکان باشن بەکاربێنن بەڵام شلەمەنی گەرم نا مەسەلەن چا بۆ خۆی گەرمە
تۆی خۆیتەوە باڵ یعنی خواردنەوەی چایەکی زۆر باش نییە بەڕای من بە هیچ نەوایەک باشترە شلەمەنیەک جۆرە شلەمەنیەک بەکاربێنرێت فێنک بێ ینی سارد بێ چاو جۆرەکانی کافین و ئەمانە باشترە کەم کرێنەوە جگەرە باشترە کەم کرێتەوە بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس دکتۆر هەژان نەوزاد پزیشکی پایە بڵندی هەناوی کە لە سلێمانیەوە لەگەڵ مامی سوپاسی بەڕێز دەکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک دکتۆر جنابیشت بەخێر بێت سپاس ئامادەبوونت ئەگەر سەبارەت بە و پلەگەرمی کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە هۆکارەکەی چییە و ئایا مەترسی دارەوەی کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە سپاس بۆ تۆ بۆ دکتۆریش خێراتنەکەم سڵاو لە بینەرانی پێ دیارە ئێستا بەرزی پلەی گەرمی ڕوو لە نێوەگۆی باکوور کردو خۆ نێوەگۆی باکووری زەوی بە شێوەیەکی گشتی پلەی گەرمی بەرز بۆتەوە بەڵام هەریەکە بە هۆکارێکی جیاوازەوانی کرد لە هەرێمی کوردستان هەیە یاخ بڵین لە ناوچەی کەنداوی عەرەبی هەیەمە هۆکارێکی وەیە کە پەستانزمی وەرزی هەندی هاتوودە سەر ناوچەکە پەستانزمە خۆی شوێنی خۆیدا تا ڕادێک گەرم و شێدارە بەڵام لەبەرەوەی کە لە باشوور ڕۆژهەڵاتی ئاسیا ئەو شەیەکە پێێتی دایە بارێنێ کاتێک گاتە ناوچەکانی خۆمان وشکە بێتەوە تەنها گەرمەکەی گاتە لای خۆمان بۆ ئێستەکەین لەم وەرزەیە پلەی گەرمی بەرزەوە بە تایبەتیش لەم ساڵدا کە زەوی وشکە چونکە عادەتەن کە با بەسەر زەویی شێدارە بڕە گەرمەکەی لەدە سەدا یاخود تا ڕادێک کە بێتەوە کاری فێنکردەوە بەڵام لەبەرەوەی کە ئێستا ناوچەکانی خۆمان وشکە یاخود ئەو بای کە هاتوتە ناوچەکانی ئێمە زەویی زۆری وشتی بڕێ نوچە دورگی عەرەبەوە هاتووە تا گاتە لای ئێمە گەرم بووە ئەمە هۆکاری بەرزبوونەوەی پلەی گەرمیێت بەوەی کە ناوچەکانی ئێمە تا ڕادێک پلەی گەرمیان نزمترە لە ناوڕاست و باشووری عێراق هۆکارەکەوێت ناوچەکانی ئێمە بەرزترن کاتێک ئەم باید دێتە ناوچەکانی خۆمانە بە هۆکاری بەرزبوونەوەکەی بەرزبوونی زەوی لە ئاستی ڕووی دەریا عەفەن لە ئاستی ڕووی دەریاوای کردووە کە تا ڕادەیەک چەند پلەیەک ناوچەکانی خۆمان پلەی گەرمی نزمتر بێ لە چاو ناوەڕاست و باشووری عێراقەوە بینی ناوچانەی کە تقریبان تا ڕادەیەک هاوسەنگن پلەی یاخود بڵین بەرزان لە ئاستی ڕووی دەریاو و ناوچەکانی گەرمیان کەرکووک هاوسەنگەر لەگەڵ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق سەرێکن هەمان پلەی گەرمی تۆمارەکەن بەڵام کە دێتە ناوچەکانی سلێمانی باکووری سلێمانی و باکووری هەولێر و باکووری دووهۆک سەرێکن لێ پلەی گەرمەکە نزمترێ بێتەوە تا ڕادێک فەرقی هەیە بە تایبەتیش هەندێک ناوچە بە جیاوازی دیاردە جوگرافیەکانی شاخ و دەشت و دۆڵەکەی ئەمە واکات کە لە شەودا پلەیجی گەرمی زۆر نزمتر تۆمارکەانی بە تایبەتی هاوین هاوارەکانمانەوەی کە کوتەوێڵە بیارە ئەحمەداوە زائیدەن منتیقەکانی ئاکرێ باڵەکایەتی ئەمانە لە شەودان پلێکی گەرمی زۆر نزم تۆمارەکەن و هەرها ناوچانیشی کە ئەرخوان زۆر بەرزن ئاستور و دەریا و بۆ نمونە وێزگەی کەشناسیان تا لە نمونەی حاج و وەران سەرەکە نزمترین پلەی گەرمی تۆمارەکە ئەمە هۆکارەکەوەیەک ناوچەکان لە ئاستی ڕووی زەوی بەرزترن و بۆ بەرزبوونیش تقریباً 450 مترێک بە شێوەیەکی ناوەند هەرچەندە سیفاتی خۆی هەوای وشک و هەوای شێدار بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ بەرزبوونەوەی 750 مترێک لە ئاستی ڕووی دەریا یەک پلەی سەدی دابەزێت بۆیە ئەو ناوچانە سەرەکەی پلەی گەرمیان نزمترە کاتە وەکو بڵین وەکو دەرەنجام بۆ پرسیارێتەوەیە ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمی زەوی خۆ بڵێم پلەی گەرمی کە چەند ڕۆژاری کوردستان کردووە تەنها هەرێمی کوردستانی نەگرێتەوە بەڵکو تەواوی ناوچەکەی کردووە و تەواوی نێوەگۆی باکووری کردێتەوە پێشبینی کراویش بوو ینی پێشبینی کرا بۆ پێشتر نەتەوە گرتوەکان ساڵێک تقریبان پێش ئێستا ئاماژەی پێدا بەڵام ئەوان تەوەقع هەندێکیان باوەڕێما بوو لە 2023 ئەمە ڕۆدا بەڵام بۆی وشکە ساڵی کە ناوچەکەی کردووە پێشکەوتۆ دیارە پێشبینی کراوە هۆکارەکەی ئەو گازە گەرمکەرانێکیان کە ئەوتۆر ئاماژەی پێدا لە هەوادا ڕێژەکان زۆری کردووە تشتی خۆرە گادە سەر ڕووزەوی بەڵام ڕێگە نادا بگەڕێتەوە ئەمە وای کردووە کە پلەی گەرمی زەوی کە ئێستا هەیە بەرز بێتەوە خودم ناوچانی باکووری زەوی چونکە وشکانی زیاترە و ناوچەیەکی فراوانترە و دانیشتوانی زۆرترە کارگەری پیشەسازی زۆرترە ناوچی پیشەسازی نەمای کردووە گازە گەرمکەرەکان و واخود بڵێن ئەو هەلە وشکانی زۆری کە هەیە هەر خودی خۆی ناوچەکانی باکووری زەوی پلەی گەرمیان بەرزترە لە باشووری زەوی ئەگەر وەکو ناوەند وەریگرین مقارنێکن پلەی گەرمی زەوی 14 پلەی سەدە بەڵام ناوەندی باکوور وەرگرین پلەی گەرمی بەرزترە لە ناوەندی پلەی گەرمی باشووری زەوی واتە باشووری هەڵێکسانی باکووری هەڵێکسانی ئەم ناوچانە لە ئەساسا خۆی لە بنەڕەتدا پلەی گەرمیان بەرزترە و ئێستاش دەرئەنجامەکانی زیاتر دەرەکەی بەرزترە بەس وەکو وتت با پلەی گەرمی دەگوازێتەوە با هۆکارێکە لە هۆکارەکانی گواستنەوەی پلەی گەرمی نەک بەڵێ باەکە لە خۆی ئەنجامی جیاوازی پەستان دروستێ بەڵام بڵێنەوە پلە گەرمی لەکوێوە هاتوتە هەرێم خۆی هەرێم نیمچە دورگەی هەندی لە هیندەوە بەڵێ لە هەندەوە دێت ناوچەکانی خۆمان و ئەمە لە زیاتر لە هاوینە ئەتوانین بڵێن پەستانی وەرزی هەندی بەسەرمانەزەڵە بەڵام لە زستانە دەریای ناوەڕاست باشە بەس وەکو ئەوەی کە ئێستا چەند پلە بێ لە هەرێم مەترسیدارە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو کەنەدا بۆ نمونە نزیکەی 500
کەس بڵێن یانە لە زەوەی بەریز پلەیگەرمی لە 47 و لە 50 من دوو جار ئاماژەم بەوەدا ڕۆنا شتێکمانەی پێوترە ڕێڵفڵ گەرمی هەست پێکراوە ئێمە لە ڕێژەی شێ و پلەی گەرمی حەقیقی ئەوەی کە لە هەوایە پێورێ ئەوەی کە قیاسی زانستێنە پێورێ پلەی گەرمی هەواوی کە کوبل لە ژینگەی چکراوە و کۆهین نابێ ئەمە جیاوازیەک دروستەکە جیاوازەکە چۆن ئەگەر پلەی گەرمیت هەبێ و شێ زۆر بێ شەی هەوا ڕێژەی شێ لە هەوادا زۆر بێ ئەوە ئێمە حەز بە پلەی گەرمی زیاترەکەین بۆ نمونە توای دابنێ پلەی گەرمی لە ئیسا لە وڵاتی خۆمانە یاخود لە هەرێمی کوردستانە ئەگاتە 45 پلەی سەدی ئەگەر بەهاتایە ڕێژەی شەیمان ئیسا لە 420 باشەواتە ئەگەر قەبارێکی هەوا وەرگری هەوا ڕێژەیەکی هەوا وەرگرین بە ڕێژەی 120 کەمتری شێ پێکەنەرێم هەوای شێ بۆی کە بینەران تێ بگەن ئەگەر بەهاتایە پێکەنەرێم هەوایە 145 زیاتری شێ وایە ئەوەی ئێمە وەکوا بوو پلەی گەرمی بگاتە 70 پلەی سەدی 75 پلەی سەدی لە ئێمە ئەمەی کە لە ئەوروپا ڕۆدا ئەوەیە پلەی گەرمی نەگەشتوتە ئەگاتە 30 پلە 32 پلەی سەدی بەڵام ئەوەی کە ناوچەکانیان نزیکە لە دەریاوە و شێدارە خێرایی با تێدا کەمە لەم کاتەیە چونکە کەوتنێتە ناوچێکی پەستان بەرزەوە ئەمان وا هەستەکە ینی پلەی گەرمیان هەست بە زیاترەکەی سیەوەکوە پەنجابێ 32 کوە 52 بێ 51 بێ 50 بێ بۆیە ئەوان تەحملێم گەرمایان ناکەم وە فەسلەجەی لەشی ئەوان جیاوازە لە فەسلەجەی لەشی ئێمە بۆ نمونە تاکێکی عەرەبی وڵاتی ئانی عەرەبی فەسلەجەی لەشی وا هەڵکەوتووە ئەتوانێت بە پێی پەتی بەسەر لەمی بیابانە بڕوە بەتایبەتی ڕەنگی پێستیان بەڵێ ڕەنگی پێستی وە ملولەی خوێنش لە ژێر پێەکانیان کەمە مە نابێتەوەی ئەوەی کە ئەو گەرمی زۆرە بگوازێتەوە بەڵام خەڵکێکی ئەوێ وانە چونکە پێستی تەنەکە ڕەنگی پێستی کراوەیە ملولەی خوێنە سەر پێستی زۆرە ئەو گەرمێ زۆر گوازێتەوە لەشی وەزایدەن ئەو گەرمی کە دێتە لە شێوە ئەو ئەوێ لە ڕێی عەرەقکردنەوە دەری دێتەوە بەڵام کە شێ زۆر بوو ناتوانێت عەرەق بکاتەوە بۆیە هەست بەم گەرما زۆرەکە سەبارەت بە هەرێمێنی و ساڵان ڕابردوش ئەو پلە گەرمی بەرزە تۆمار کراوە پێشبین دەکرێت بەرزتر بێتەوە یاخود مەترسی هەیە هیچ بڵێ ئەوەی کە دەستگا زانستیەکان لە جیهانە تاکیدی لەکەن ینی ئەگەر حاڵەکە بەم شێوازە بەردەوام بێت وە گوێپێدان بۆ ڕێککەوتنامەی کێتۆ ئەوە گوێپێدان نەکرا بە دوایە 2015 بۆ لە پاریس ئەمیش گوێپێدان نەکرا کە با بڵێن ڕێککەوتن وڵاتەکان لە هەردوو با بڵێن اتفاقێکی نێودەوڵەتی بوو کە هەوڵ بن ئاستی ئەو گازانە داگرن لە اتفاقی کێتۆوە ڕێککەوتن لەسەرەوەی 6 گاز لەو گازانی کە هۆکارن بە ڕێژەیەکی دیاریکرا و کەمی کەنەوە لە بە دوو قۆناغ لە 2008 5 بۆ 12 8 بۆ 12 و 12 بۆ 20 بەڵام بەداخەوە گوێیان پێێنێ و پابندیان نەبوو جارێشتر کە ئەم زەنجی ئەم مەترسێ لێیە و ئەمینی عامی ئومومی متحیدە بە تایبەتی بانکیمۆن پەیامێکی زۆر جوانی بەجیاننا و هەروەها ئەنتۆنیۆ گوتەر ئەویش پەیامێکی گرنگیە ینی قسەکانیان زۆر مەغزای هەبوو بەڵام گوێپێدان نەبوو لە 2015 کاتێ اتفاقی باڵێن فەڕەنسا کرا لە پاریس کرا ڕێککەوتن کە با بڵێن ئەم غازە هایدرۆکا نێڵن پلەی گەرما لە 1 پلەونی و تێپەڕێت ڕێککەوتن لەسەرەوەی کە نێڵن پلەی گەرما لە 1 پلەونی و ڕێکەوێت بەچی بە کەمکردنەوەی هۆکارەکانی چییە؟ گازی خان و پلاستیکەکان و بە تایبەتی دیۆمۆکسیدی کاربۆن بڕیاریاندا لە 10 ساڵی داهاتووە لە 145 داگرن لە 145 ئەم گازانی کە هۆکارن بۆ بگرم دایکردن و بۆ ساڵی 2050 ئیمیشن یا با بڵێن دەرچەی ئەم گازانە بکەن بە سفر بەڵام بەداخۆ ئەوەی کە پاشگەز بۆ سەرۆکی ئەمریکا بوو بە دوایە کۆمەڵی وڵاتیش پاشگەز بووە لەبەرەوە پابندی بۆ ئیتیفاقیش نەکرا و ڕۆتەکە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپ ئەچێت و یەکێ لەو کەسایەتیانەی کە پەیامێکی زۆر گرنگیە ئەستیفان هۆپکن بوو مەعالمێکی گردردونی بوو ستیفان هۆپکن هەر بە مەسیجێکی ئاراستەی سەرۆکی ئەمریکا کرد گەر حاڵ بەم شێوەیە بڕە ئێمە دووچاری گۆڕانێکی کەشوهەوا ئەبین کە گەڕانەوەی بۆ نییە ناتوانین لی دەرباس بین و ڕەنگە پلەی گەرماش یا گۆڕانی ڕەگەزەکانی سەر ئەم هەزارێ ینی وەکو ڤینۆسی لێبێت کە ئەمە خۆی لە خۆیان ینی کارەساتە ئەجا سەبارەت بۆ با بڵێن ڕوونکردنەوەی بەڕێز کاک دکتۆر هەڵکەوت هەڵەت ڕوونی کردەوە یەکێک لە لێکەوتەکانی یا دەرهاویشتەکانی ئەم بەگەرمبوونەوە لێکەوتەی زۆرە دوو دیاردە هەیە پێوتێ لەنینۆ ئێلنینۆ ئەمە ینی با بڵێن ئەو شەپۆ لە گەرمانەی کە لە ئۆقیانوسی هێمن لە پاسیفیک هەڵەیە لە ناوچەی جیاواز
بە هۆکاری ئاڵوگۆڕی ڕەگەزەکان لە بینی بەرجی هەوا و بەرجی ئاوی کۆمەڵی شەپۆلی لێکەوێتەوە لەم وەرزە شەپۆلی گەرمە ئەم شەپۆلی گەرمە لێو هەڵەکات هەتا ئەوروپا ڕاو بەسەر ئێمە تێپەڕ ئەبێت و هەر دیراسەیەکی خۆیان با بڵین کۆمیسیۆنی ئەوروپی کردوێتی کە با بڵین کۆمەڵی سیناریۆ کۆمەڵی مۆدلاتیان بەکارهێناوە و ئەم بۆ سێ قۆناغی جیاواز لە 2000 بۆ 2040 بۆ 70 بۆ 100 پێشبینی ئەکرێ بۆ ساڵی 100 ینی گەورەترین کارە سازروبە و نزیکەی 300,000 کەس بە شەپۆلی گەورە بەس لە شەپۆلی گەرما بەس لە ئەوروپا ینی دووچاری مردن بێت. سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دەگەرم وڵاتان وڵە بینێرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵ مامێنە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست دکتۆر هەڵەت سەبارەت بە ئەو هەوای هەرێم و پلەی گەرمی ئێستا لەبارێکی ئاساییدا یاخود خۆی لە هەرێم هاوڵاتی بێ حکوومەت بێ لە عێراق بێ خۆیان هیچ کاریگەریەکیان هەیە لەسەر بەرزبوونی پلەی گەرمی یاخود پێویستە بە دەرەوەی ئێمە ئەگەر بڵین وەکو تاک بەرپرسە لێ وەڵام شوێنێکە بای خۆی کاریگەری لەسەر پیسبوونی ژینگا دەراوشتنی گازە گەرمکەرەکان بەڵام ئەوەی کە هاوڵاتیشی عراقی هاوڵاتیشی کۆ دەبێت زۆر کەمترە لە چاوی کە هاوڵاتیشی خەلیجیە ئەمریکا سینی هەیبێت یعنی ئەوان بەرکەوتەی دووەمەکسیدی کاربۆنیان زۆرترە لە ئێمە ڕەنگە 3 قات 4 قات زیاتریش ئەڕات لە تاشێکی ئێمە بەڵام ئەوەی کە هەیە نەتیجەکە دەرەنجامەکە بۆ هەمومانە دەرەنجام کاتێککە وشکە ساڵی بە ئێماگرێتەوە بۆ نمونە لە نوێترین دراسی نەتەوە گرتوەکانە دەریای ناوچەی دەریای ناوەڕاست ئەگەر بێت و 1 پلەی سەدی لە ناوەندی پلەی گەرمی ناوچەکەی بەرز بێتەوە ئەگەری وشکە ساڵی 100 زیادەکە ئەگەر بێ بە 2 پلە ئەچێ بۆ نزیکەی 120 تا تقریبا 2 هێندە زیاتر زیادەکە بۆیە تۆ سەرەکە گەر بێت و ساڵ ناوەندی پلەی گەرمی ئێمە بەرز بێتەوە لە بۆ ساڵانی داهاتووتر ئەم گرفتانە زیاتر ئەبێ لە وڵاتی ئێمە بۆ وشکە ساڵی زیاتر بێ بەرزبوونی پلەی گەرمی زیاتر بێ جارێکی کە بەڵام وەکو تاک ئەمە ئەتوانین لەجێ خۆمانە گۆڕانکاری بکەین یعنی من یەک نموزەچووی کە بینەران بە ئاسانی تێبگەن ئەوەیە کە تۆ بۆ نمونە سەیرەکەی ئێستا بەسەر من تۆ بچینە دەرەوە لێرە بەسەرم شقامە کۆنکرێتەیە قیری بەردەم کەناڵەکەی بڕین سەرەکەی گەڕێکی گەرمیمان بۆ دێ بەڵام هەر بەردەم شوێنێکا بڕۆ چیمەن بێ یاخۆ دار بێ سەرەکەی هەوایەکی فێنکت بۆ دێ ئەمە چی ئەمە ئەم قیرە ئەو تیشکی کە لە ڕۆژاوەری کردووە لە شەوای دات و یاخود لە کە خۆرنامێنەی دات و زایدەن ئەو بایی کە دێ بەسەر ئەم زەویە چونکە گەرمە هەوایەکی گەرمتر دەداتێ بەڵام هەر ئەم ناوچەیە گە ناوچەیەک بێ سەوزایی زیاتر بێ ڕوبەری ئاوی هەبێت ئەو کاتە بەهۆی ئەو شەی کە هەیە لە ناو سەوزایەکە هەوایکی فێنکترت بەرەکە وەکو عنی پێم وتی ئێستا بڕۆ بەردەم باخی گشتی بڕۆ بەردەم پاشی ئازادی بڕۆ لە هەولێر بڕۆ بەناو پاشی مناریا خۆت پاشی سامی عەبدوڕەحمانە سەرەکەی هەوایکی فێنکتر بۆ دێ هەستەکەی جەویکی خۆشتری ئەمە دەرئەنجامی چێ دەرئەنجامی زیادبوونی سەوزایە واتە تۆی تاک چەندێک بەرکەوتت هەیە لە پیسبوونی ژینگە ئەبێ ئەوەندە بەرکەوتت هەبێ لە کەمکردنەوەی گرفتەکانی ژینگە ئەمەش لە ڕێی چێواکرێ یەکیان لە ڕێی تاک ئەتوانێت سەوزایی زیادکەوە حکوومەتیش لە دەرەوەی شارەکانی خۆ ناو شارەکان پشتێنی سەوزای زیادکە وەزای دەنەوەی کە حکوومەت کە ڕۆڵی هەبێ لە جهێنانی ئاو بۆ ناوچانەی کە بۆ نمونە شاری چۆک سلێمانی هەولێر وشکن بتوانێت ڕوبەری ئاویان تیا دروستکە بۆی کەواکەی خۆشکە شێ جارێکیش ئاماژەم بەوە دەبجێ شێ لە ئەوروپا گرفتەکە زیادەکە چونکە لێن خێرایی بالام کاتانەیە کەمە بێتەوە بەڵام لا ئێمە ئەگەر شێ هەبێت چونکە بامان هەیە ئەمە کەوتنی ناوچەی پەستانزمەوە کە کەوتە ناوچەی پەستانزمەوە باد بۆ دێنە ناوچەی پەستان بەرزۆ کەواتە سەرەکەی ڕۆ گڕەمان هەیە ینی هەوا هەبوو بەڵام گەرمە هەواکە کە کوردواری پێڵی گڕە لە عەرەبا پێوتری ڕیاحی شەرجی ئەمە ئەومان بۆ دێکە ئەمە ئەگەر بێت و ناوچەکانی ئێمە سەوزایی زیاتر بێ ڕووپۆشی ڕۆکی زیاتر بێ ئەوە هەواکەمان فێنکترە بێت و پلەی گەرمیەکەمان کەمتر ئەبێتەوە بەڵام بەداخەوە ئێمە ئەوەی کە ئێستایکەن هیچ ڕەچاوێکی ئەم بارودۆخە ئاوهەیە ناکەنەوەیە کە خەڵک مواصفاتی بنا بە کیفی خۆی هەڵبژێرە ڕەنگی بنا بەڵێ دیزاین تەسیری هەیە بەڵێ دیزاین ڕەنگی شارەکە ڕەنگی بیناکان بەڵێ ڕەنگی بیناکان تەسیری هەیە ژمارەی نۆمەکانی بینا کاریگەری هەیە ئەو ماوادەی کە تێدا بەکارهێنە کاریگەری هەیە ینی بەداخەوە لە وڵاتە خۆمانە بەبێ فلتەر زۆر شت پەیدا بوو هەمویان هۆکارن بۆ گەرمبوونی شەقامەکان بۆ کۆڵانەکان بۆ ئەلیکۆ بۆ نایزۆگامە داپۆشینی بیناکانە ڕووکاری دەریان بە شوشە ئەمانە هەمویان هۆکارن بۆی کە گرفتێ بێت ڕەنگی بیناش ئەو ڕنگانێک کە کراون ڕەنگێکن باشترن ئەمانە کاریگەریان هەیە لەوەی کە تیشکەکە بنەوە هەڵی نەبژن تیاتر لە
کاتەکانی کە بێنەوە ڕاستەخۆ و بینانی کە ڕێنجیان سپێ ڕاستەخۆ تیشکەکداتەوە ئەمە بێتەوەی کەمتر گەرم بێ بەڵام و ڕنگانی کە تێرن وەری ئەگرێت تاوەکو تیشک هەبێ وەرەگرێ کە تیشک نەما اینجا دەسەکە بەدانەوە سپێکە لەوان کات بەزۆکو ئۆتۆمبیل وەکو کارگەکان ئەوانە کارگیری هەبوو لەسەر گەرمبوونی لە هەرێم بەدڵنیایە گەشتە ڕێژێکی بەڵێ بەدڵنیای ئێستا تۆ نانەگەیشتۆتە ڕوەکو بڵی ڕێژەی مەترسیدار و ئەوانە هەرچەندە لە وڵاتی خۆمانە بەداخەوە ئێستا ئەو ئامارانەمان نیە بڵێن کە هیچێک ئەمرێ تووشی نەخۆشیەکە بە هۆکار درەنج یاخ بڵین هۆکاری چیە تووشی نەخۆشی بووە گرفتەکان چییە لە وڵاتانی کێشا قورس ئەم کارە ینی نەکرد لە وڵاتی خۆمانە ئەو معلوماتی پزیشکەکانە کە دەست نیشان کردی نەخۆشی کە لە ئەنجامی چێ و کەسێک تووشی نەخۆشی بۆ قورسە بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵکە زانستیەکان بۆ ئەوەن کە لە ئەنجامی پیسبوونی ژینگە کۆمەڵێک نەخۆشی دروستە بێ لەم کۆمەلگایە کە ڕەنگە پێشترنەوە یاخود کۆمەڵێک نەخۆشی زیادەکە کە لە ئەنجامی پیسبوونی ژینگە پێشتر دەگمەن بێ ئەوەی کە بەردەست بێ لە وڵاتی ئێمە خود بڵێن لە عێراقا ئەوەی زانکۆی نەجەف بە هاوکاری زانکۆی پۆلۆتەکنیک چەند ساڵێک پێش ئێستا توێژینەوەیان کردووە لەسەر قڕقۆشمەوەی کە لە بنزینە هەیە پاک ناکرێتەوە چەندە عێراق عقدێکی کردو بەڵام عقدەکەوەکو سەرجە مەلەفەکانی کە بۆ کاری گەندەڵی تا ئێستا جێبەجێ نەکراوە کە ئەو قڕقۆشمە لە بنزین جا بکرێتەوە ئەوان ڕایان وایە ئەڵێن بەشێکی زۆری عێراق ڕێژێکی زۆری عێراق کە ئاچێتە سەر 170 زیاتریشەوە تووشی شێرپەنجەی خوێنە بێ بۆهۆی ئەوی کە ئەوەندە قڕقۆشم لە جەستەمانە زیاتەکە بەڵام ئەمە مەرجش نیە توێژینەوەی پێشبینیکردنە مەرج نیە ڕاست بێ بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵێ هەموو تاچێک کاریگەری هەیە لەسەر پیسبوونی ژینگە بەو کارێنانی ئۆتۆمبیلە بیا خودە وستمانانی کە لە ماڵەوە بەکارێنە کاریگەری سوپاس دەکەم کە دکتۆر سەبارەت بەوەی کە زۆرجار هەرچەند ڕەنگە تۆزەی لە پسپۆرەتەکەی دووری بەس ئاگرکەوتنەوە زۆر زیاد دەکات لەگەڵ بەرزبوونەوە پلەی گەرمایە لە بڵێن لە شاخەکانە لە ناو شارە سوتانی ئۆتۆمبیلە ئەوش پەیوەندی بە بەرزبوونەوەی پلەی گەرمیەوە ڕاستەوە خۆی بەرزبوونەوەی پلەی گەرمیە هۆکارە بۆ ئاگرکەوتن ینی یەکێک یانی تەبیعی ئێمە بێ و ڕاستێ بزانین ینی ئەو لێکەوتانەی یا ئەو دەرهاوشتانی کە لە بەگرمبوونی جیهان ئەکوێتەوە زۆرم یەکەم بەفری بەستەڵەکان دەتوێتەوە ئاستی ئاوی دەریاکان بەرز بێتەوە پلەی گەرمای با بڵێن بەرجی ئاوی بە شێوەی گشتی بەرزە بێتەوە کاتێک پلەی گەرمی ئەو بەرگە گەرمی بێتەوە چەندەها ڕنگانەوەی نەرێنی ئەبێ لەسەر با بڵێن ئەو زیندەوەرانەی کە لەو جێگایە ڕەنگە کۆچکردنی ئەو زیندەوەرانە بە دوایەوە سایکڵی ژیانیان ئەگۆڕێت و یەکێک لەو دەرهاویشتە گرنگانە ئەوەیە کە با بڵێن دارستان و پاوانەکانت هەندێک مەوادی ڕاتنجی خۆی دەرەکات وەگە هەر کاتێک گڕێکی بەسیت هەبێت ئەمە ئەبێتە هۆکاریەوەی کە گڕیان تێبێت کەواتە بە گەرمبوونەکەیە ئەبێتە هۆکاری سووتانی دارستان و پاوانەکان ئەمە یەکێکە لە لێکەوتەکان زیابوونی هەورە تیشقەیە هەر دەرهاویشتی با بڵێن گۆڕانی کەشووە ئەمە هەمووی دراساتی پێ هەیە بە لە سا 18 بۆ 20 با بڵێن زریان و تۆفانەکان زیاکات ئەم لە نینەوە ئێلێنەوەی کە با بڵێن شەپۆ لە گەرماکان جاران بە 5-6 ساڵ جارێک ئەم دیاردێ ڕووی ئەیە ئێستا لە ساڵێکە چەند جار دووبارە ینی ئەم با بڵێن شەپۆ لە گەرما و سەرماکان کە جاران ڕووی ئەیە بە چەند ساڵێک جارێک ڕووی ئەیە ئەو سایکڵ بوو ینی سوور بوو بەڵام ئێستا لە ساڵێکە چەند جار دووبارە بێتەوە بە هۆکاری گۆڕانی کەشوهەوا چکە بە گەرمبوونی جیهان گۆڕانی کەشوهەوای لێکەوێتەوە گۆڕانی کەشوهەوا دەرهاوشتی با من جیاوازی لێکوێتەوە خاڵی زۆر گرنگ ینی پانتایی زۆر لەسەر ئەم هەسارەیە بەرەو ئەوواچێ بەرەو بە بیابان بڕوات کە بەرەو بیابان ڕۆی ئەو کاتە ئەم خاکە خاکی بەرهەم هێنەر نامێنێت کە نەما ئەو کاتە ئاسایشی بیانبوونەکەرەوەنی بێتە بیابان بێتە ناوتەی شتە جێبوونەوەش بڵێ ناوشن ینی کە خاکێ بوو بە بیابان ینی خاکیشی بەرهەمێنەر نابێت ئەو کاتە ئاسایشی خۆراک ئەکەوێتە مەترسیەوە ئاسایشی خۆراک ئەو خەڵقانەی لەو ناوچانن ناچار ئەبن کۆچکن شوێنەکە بەجێبڵن ئەو کاتە نیزاع و ململانێ و شەڕ و گرفتی گەورەتر بە دوای خۆیانە کەواتە ینی ئەم گۆڕانی بە گەرمبوونە گۆڕانی کەشوهەوای لێکێتەوە گۆڕانی کەشوهەوا ینی دەیان با بڵێن کارەساتی سروشت لەسەر بەرگە جیاوازانەکان ڕەنگ ئەیاتەوە مەسەلا وەکوی کە باسمان کرد هەچی شیلانی ناو ئاوە نامێنێت دارستانەکان گڕ ئەگرێت
خاکی چەندەها وڵات ئەبێ بە بیابان لە هەندێک ناوچەی تر دابارین ئەوەنە زۆرە بێ چکە بە هەڵمبوون لە دەریاکانەوە زۆرە بێ ئەو بارانە ئەبێ بە لێزمە ڕاماڵینی خاک بۆ هێوە ئەبێت ئەو خاکە بە بتێت نامێنێت هەرس ئەبێت باڵێن لە ناوچە شاخاویەکان تەپۆڵکەکان خاچی بەپیتە نامێنێ ئەمانە هەمووی لێکەوتەی چیە گۆڕانی کەشوهەوە کە لە بە هۆکاری بەگەرمبوون بەزۆکو پلەی گەرمی ئەوەی کێستا ئێمە لە شارەکان هەیە بۆ مەکەش ناسی دەڵێت لە هەولێر 4 لە سلێمانی 42 ئەمڕۆ لە کەرکووک بۆتە 46 لە دۆک 43 و لە هەڵابجە 44 ئامێری پێوانەی ئەومان هەیە دروستە و ئامێرانێک لێرە بەکاردێنێت یاخۆی هاوڵاتیش بەکاری دێنێت لە لای خۆی ینی ئەمڕۆ پێوانی پلەی گەرماشتێکی ینی زۆر زەحمەت نییە ئێمە کاتێک خوێندنەوە بۆم حاڵاکەین نابین لە ناوچەیەکی لۆکاڵی مەسەلە وەکو سلێمانیە هەر ناوچەی لەم ناوچانی کە بەڕێستان ئاماژەتان پێکردوێ سەبارە بەشاری سەر ئێمە ئەبێ بچین بۆ تێکڕای بەرزبوونەوەی پلەی گەرمی جیهان ئەمڕۆ سەر و پلێ تۆمار کراوە پێشبینی ئەکرێ ئەگەر هەنگاوی تەندروست نەبێت ئەم بەرزبوونەوە بڕوا بۆ 3 پلە هەر کاتێکیش ڕۆی بۆ سلێپلە ڕەنگە قڕبوون لەسەر هەسارێ ڕووبات لە سا 6 بۆ 7 ژیانە جۆرا و جۆرەکان لەسەرم هەسارێ نەمێنێت کێشەکە لەوایە چکە یەکێک لە دەرهاویشتە گەورەکان ئەوەیە کە بەشێکی زۆری لە ژیانە جۆرە جۆرەکان تحملی ئەم گەرمایە ناکەن مرۆڤ ئەتوانێت خۆی بسازێت طبی ئێمە ینی بۆ ئەم گۆڕانی کاریگە لەسەر مرۆڤ نییە لەسەر هەموو زیینەوەرەکانی ترە ئەم زیینەوەرانێتە تۆ بینی لە کاتە شەپۆلی گەرما بێ چەندەها مارومێرو لە کونەکان یێنە دەرەوە تحمل ناکەن چکە هەموو با بڵێن زیندەوەرێک پلێشی گەرمای سنوورداری بۆ هەیە کە تەحملیکە لەو پلێ تێپەڕی بە خودی مرۆڤ یعنی خودی مرۆڤ پلەی گەرمی لەشی چەنە 37 هەرکاتی با بڵێن فشاری گەرما لەسەر جستەی بە ئەندازەیە زیای کرد ڕەنگە ئەو پلەی کە تایەتی ڕنگانەوەی هەبێت لەسەر تێگڕای کۆی با بڵێن عملە فەسلجەکانی جستەی کەواتە ئێمە ئەبێ خوێندنەوەیەک بکەین بۆ یعنی خوێندنەوەیەکی شیکاریکەین بۆ تەواوی ژیانەکە یعنی ئەمڕۆ مەسەلە تۆ بینیت ینی بەو هۆکارە چەندەها مێروت هەیە کە ئەم مێروانە ڕۆڵی گرنگیان هەیە لە کردداری پیتاندندا ئەمە بەرگەیم شەپۆ لە گەرمایە ناگرێت کۆچکردن ینی باڵندەکان یانی ئەبینی لەو ناوچەی کە لەسەری سایکلی ژیانیان لەسەری ڕای هاتووە ئەمانە کۆچکردنیان تێکەچێ ئەبینیت با بڵێن دیاردەی تر تۆ ناوچەی خۆت وا زانراوە لە وەرزی بەهارە دارەکانت گوڵکە بەس هەندێک جار شەپۆلی گەرما پێش ئەکەوێت ئەمانە کردداری باڵێن فەسلەجی و هۆرمۆنی لەشی ئەمڕۆکە ڕنگانەوەی ئەبێ وا ئەزانێ شەپۆلی وازانێ وەرزێک هاتووە کە وەرزی بەهارە بەڵێ دەسەکا بە گوڵکردن بەڵێ سپاس دەکەم کاکتۆر کاتمە زۆر کەمەوە بەست سوارد بووی کە لە هەندێک ناوچەی باشووری عێراق بڵێن دام وەستێنراوە لێرە گەیشتوتە واستەی کاریگەریەکەی بەم شێوە لەسەر دام و دەستگاکان و بەسەر خەڵکیش هەبێت یاخود جیاوازەوەی کە لە هەرێم هەیە سوارد بەو تیشکانش کە تشکی مەترسیدار دەرەچێت لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرمە بۆ تەندروستی مرۆڤ شتێک نییە بە دیاریکراوی بڵێ ئەم پلەیە وکوتم پلێشی دیاریکراوە بێ مەترسی بێ لەسەر ژیانی مرۆڤ یعنی شتێکی وامانیەوە دەسەڵاتە ناوچەیەکان توانین بڵێن ڕەنگە بەرزبوونەوەی پلەی گەرمی هۆکارەکانی داوامکردنی یاخود چوونی خوێندکار بۆ قوتابخانە ئەمانە دوام بخات یاخۆ تێک بدا بۆ ئەتوانن داوام ڕابگرنێکی ناوکو بڵێ پلێکمانی لە 45 لە 50 لە 35 ئەوە هەر وڵاتەوە بە سیستمی خۆی توانێت و کارە بکات شتێکی دیاریکراوە بەڵام تێبینیەکە ئەبێ نوعێک هاوسەنگی هەبێ لە بینی پلەی گەرمەی جستەی مرۆڤ و دەوروبەری ئەگەر ئەم هاوسەنگیە بە ئەندازەیە شێوە بە تاکید ڕنگانەوەی زۆر گەورەیە تا چەند بڕۆ بوونەوە لە پلەی گەرمی لە کوردستان سیدارە خۆی ئەوەی کە هەیە پێشتر 45 مان بینی و 46 47 مان بینی و بعدی بڵێن ئەمانە نەئاسایی بوون یعنی وەکوتم لە 2016 نەئاسایی تۆمارکراوە ئێستاش ڕەنگە زیاتر بچێت ئەو پلانە لە مانگی حوتە چونکە لوتکەی بەرزبوونەوەی پلەی گەرمی لە ناوەڕاستی مانگی حوتە یعنی لە باکووری زەوی هەر خۆی خۆی وایە لەسەر وشکانەکانی لە 2 هەفتەی یەکەم بۆ هەفتەی سێمی مانگی تەمووز مانگی حوت بەرزترین پلەی گەرمی تۆمارەکرێەوە شوێ بەرزتر بێتەوە بۆی ڕەنگەم ساڵ وەکوتمانە و ژمارە پێوانەیە بشتێنێ بەڵام ئەمە خۆی هەر لە خۆدام گەرمی پێشتریش هەبووە ئەوە نییە بڵێ یعنی شتێکی دەگمەنە بەڵام ئەیشی هۆکاری هەیە کاریگەری لەسەر مرۆڤ جەستەی مرۆڤ و گرفتیش دروستەکە بۆیە هەتا بتوانرێت
ئەوانەی کە زەرور نیە نەچنە دەرەوە بەڵام کابرای کرێکارە لەبەر تشی ڕۆژکارەکە پلەی گەرمی مە ناچارە ئەتوانێت هۆکاری خۆپارێزی بەکاربێنێ بۆی کە جلی داپۆشراوی تەنێک جلی ڕنگسپی کراوە بەکاربێنێ و بتوانێت کاتەکانی سراحەتکردنی زیاتر کاتە کاتەکانی نیوەڕۆوە 12 بۆ 2 نیوەڕۆ بۆ سێمانە بۆچی لەو کاتە بۆ 9 ساعات دەبێت گەرمترین کاتە بەڵێ ئەوانە گەرمترین کاتن لە ڕۆژدا لە ناوچەکانی خۆمانە گەرمترین کات تۆمارەکەیەوە ئەوەی کە ئەم گەرمیە تشی زیان بەخشی بێت تشی زیان بەخشی نیە بەڵام خۆر کە خۆی دێتە سەر زەوی 4 جۆر تیشکە گردونەکانمانەیە تیشکە نەزانراوەکانی خۆ بڵین ئەکسوانێکە وازائدەن تشی گەرمیمانێت تشی ڕووناکیمانێت تشی سەر وەنەوشەیمانێ تشی گەرمی ئەوەی کە بەرپرسە لە گەرمی سەر ڕووی زەوی تشی ڕووناکی کە بەرپرسە لە ڕووناکردنەوە لە کردارشەوە تشی سەر وەنەوشەیمانێ سەر وەنەوشەی زیاتر کاریگەری لەسەر کیمیایی لەشی مرۆڤ یاخود ڕۆکەکانەوەی کە هەندێک لە چۆری هەندێک لە هۆرمۆنەکان خوڵین ڤیتامینەکان درستەکان لەشی مرۆڤ ئەم تیشکە ئاسی دیاریکراوی خۆی ئاسی دیاریکراوی خۆی زیاتر بوو زیانیەوە لە ئاسکی دیاریکراوی خۆی کەمتر بوو هەم زیانی هەیە لە هەرێمی کوردستانە ئەم تیشکە زۆرە بەڵام پەیوەندی نیە بە بەرزی پلەی گەرمەوە هەرچ کاتێک یعنی حساب بۆ نە پلەی گەرمی بەیانی بێتە 20 پلەی سەدیش لە هاوی نەچووکە گۆشەی تشی خۆ نزیکە لە ستونەوە لە وڵاتی خۆمان بەرزە نیم دقه بەڵێ عفۆن لەو کاتێک بەڕێز پرسیارێکی بۆچی لە بینی دەبۆ چوە لەو کاتە ڕۆژ ستون ئەبێت وەک گەورەترین تیشکی UV ئەگا بە هەسارەی زەوی UV ئیندێکس زیا ئەکات بەڵێ باشە ئەنی ئێستا پلە گەرمیەکە مەترسیدانی بەڵام پێویستی بە خۆپارێزیە زۆر هەموو کاتێک لە هاوی پێویستە بە خۆپارێزی لە تیشی خۆ گەرمیەکەش و UV ئیندێکسەکەش بەڵێ سپاسانەکەم زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستە ژینگەیەکانەوە دکتۆر هەڵات ڕەشید پسپۆڕی جوگرافیای سروشتی سپاسان دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ